سەرۆکی تورکیا داوای هەڵوێستی یەکلاکەرەوەی وڵاتانی ڕۆژاوا دەکات. ئەنجومەنی لەشکری منبەج زیندانێکی تایبەت بە گیراوانی ژن دەدۆزێتەوە. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی ئاگاهی دەدا سەبارەت بە هاکردنی سیستمی ناونووسکردنی دەنگدەران لە ئەمریکا. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێن لە واشنگتنەوە. سڵاو وێڤین دەما خۆش کورد کۆنەکشن بەرنەمەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. لێکوبانی گرژی دنێبەرە خەڵکی باژار و هێزن حکومەتا تورکیەدا دبن ji ber dîwarê ku Tirkiya li ser sinûrê Kubanî ava dike. Xelkê bajar nerazîne çunku erdê wan dikefte ber dîwar û hikûmeta Tirkiye dibêje hikûmeta Sûrî rê de wan 20 metran di nav erdê Kubanî de dîwarî ava bikin. Rastexwe di gelme ji Kubanî peyamnê dengê Amerîka Mahmûd Balî. Mahmûd çi çê dibe li cem te niha? يعني ناوكي خويات يعني داني سبيدا ملتي كوباني لسر سينور كوم بويا جبول لكرنا في ديواري يعني او خلق في ديواري شهر مزار دك حكومة تركيا غازان دا في غاز جبو جافان شوتي وبهنا ملت دنگ دبه هر وها تانها جوانك جيانا خوش دست داد انجام قرشينه که داد سر وی دالیکت جيانا خوش دست دایه حينا او خو بشاندل لسر سينور دوام دکه حکومت ترکیه به اصرار او دیوار لیگه و د عرض کوبانی داخل کې کوبانی جبو وی راضی نه بد ببره دیوار خود عرض خود لیکن نکن عرض کوبانی حينا بصدا ملت کوبانی هین لسر سينور کوم بویا و خو بشاندن البدر کې دکن باشا محمود يعني الكوباني خلق تشدك يعني كاربدس الكوباني تشدك يجبو مسألة بيجي زيان هنا بريندار هنا كشتي هنا يعني تشدك وبتر زياني وان جبر شنو جبر غازين من تلفون كر نوت كس هيا جو بهنا وان تانك وياج انجام غازينج و دافيجن هر وها ما قد جوانك حفظ سالي نافوي مصطفى ويجي جيانا خوش دست دافوز النتيجة جو قليك لسري وي كد دو جنجی بریندار هنه نگه خدا اف گازا گو داویژن پر بهنا ملت تنگ دکه و هسرن جاوی وانا پرت یعنی حیان هاوا نوت کس هیا گو بهناوان لنفاشخانه نه دکتور نفاشخانه دیویژن گو 7 کس جوانا حالت وانا نباشن بله بله سپاس محمود بالی جی کوبانی راستەوخوا دگەل مەبوو سەبارەت گەرژیا لەسەر سنوورێ دگەل کوپانی و تورکیا و هەفتەیەکی پشتی لەشکری تورکیا کەتی باکوورێ سووریە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان سۆزدان و هێزن کوردان یەکەین پاراستنە گەل یەپەگێ دوور بکە ji سنوورێ وڵاتên xwe ji alê xwe ve hevserokê partiya Yekîtiya Demokrat PYD Salih Muslim dibêje Türk hikûmeta Sûrî û Îraniyan divê hikûmeta Demokrata modern ya ku xelkê li herêma wan ji xwe re ava kirî helweşînin. پشتی پتر جه هفتیه که جه در بازبونا لشکر ترکیه بوناف خاکا سوریه و در کرنا چکدارین داعش جباجر جرابلس شر و هفچون دیگل هیزن سوریه دموکرات اوین پشتوانی آوان جه امریکا دیتا کرن لروش آوای چمی فراتی پیدا بون. ترکیه دبیجت اوی بردوان بید لسر اپراسیونا لشکری دیجی داعش و هیزن حسده حتی که گف لسر تخی بیوان نمینت و گوتنین کار بدستین امریکا رد دکت درباره آگربست دیگل هیزن کردان. به هر آلیکی و لچند روزن داویه بیان نامین هندک ولاتین روجاوا ام حیبتی کرین. هندک جوان نرازینه لسر درکردن داعش لجرابلسه. ترکیه بر پرس لسر پاراستن خاک و ولات خو. دبی ولاتین روجاوا بریاره بدن. او دگل یان دجی ترورینه. پیفداره کوچکاسپی لدمکی زوی و هفته پیشوازی لآگربستا دناوبرا جواتا لشکری منبج و لشکر ترکیه لسوریه کرد. هرچند کار بدستین امریکا راستاقو راگرتنا شری برای کفتن که آگربست ناف نکرن لی به درفت دبینن بو خستنا سنگیا شری دجی داعشه. اف شره هاتنا راگرتن جبر کو وکوما گوتی اف آلیکاری نابی د شر دجی داعشه دا حتی انها شره استیایه تندو تیجی دوباره دنابرا هزین ترکیه و شروان کرده چه نبویه اف کارکی باشه.
هەواڵبەندیە ئەمریکا و کوردین سووریا ئەوێن ڕێڤەبەریا خوسەری ڕاگەهاندین تورکیا نیگەران کریە و گوتارا فەرمییا تورکیا دژی هێزên سووریا دموکرات تونتر بوو بە تایبەت پشتی دەربازبوونا چەمێ فرات و ئازادکردنا منبج di demê 10 heftiyan ji şerên qayîm dijî Daişê. Hevserokê peyade lê Yeketiya Ewropa rixneka tund li operasyona leşkerê Tirkiya di nav Sûriya da girt. Dagirkirina Tirkiye bo Cerablus, Rojava û Sûriye netene buyarek e. Li projeyê Tirkiye nîşan dide. Ew heta niha Kurdistana Sûriye wek beşek ji İmparatoriya Osmanî dibînin. Wan dixwast bi rêya Daişê armanca xwe bicî bînin û ew piştgiriye Daişê dikin. Kar bi destên Kurdên Rojava dibêjin operasyona leşkerê Tirkiya hewla dawiye bû piştî çendîn hewlên neserkeftî bû durustkirina devera parastî li Bakurê Sûriye û bi dagirkirin nasandin. Türk dixwaze çi bi heceta mantıqa amine çi carna dixwast perês Tirkî têxênov mile der atmahê wan dîkaribin ihtilal Sûriye. Heta niha Tirkiya dema bi dawî hatina operasyona Metala Firat diyar nekiriye ku wa pê diçet ev pisyare lê serokê Tirkiya li demê kombûna bilinda G20 li heftiya bêt bête kirin. Xalid Fetah, Dengê Amerîka. بەر لە دەستپێکی کۆبوونەوەی لووتکەیی وڵاتانی کۆمەڵی بیست ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا گەیشتوۆتە شاری هاگژوو لە چین. سەرۆک و ڕێبەرانی وڵاتان لەوانە براک ئۆباما ئانگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا بڕیارە بگەنە چین بۆ بەشداریکردن لەم کۆبوونەوە دوو ڕۆژیە لووتکەیەدا کە یەکەمین جارە لەلایەن وڵاتی چینەوە میوانداری بکرێت. پێش دەچێت باشترکردنی ڕەوشی ئابووری و گرتنەبەری هەنگاوی گونجاو بەرامبەر ئەو دامەزراوانەی خۆیان لە دانی باج دەدزنەوە و هەروەها چۆنیەتی سەروسەوداکردن لەگەڵ زۆرێتی بەرهەمهێناندا بەشی سەرەکی کارنامەی سیاسی ئەم کۆبوونەوە لووتکەیە بن. لەم ماوەی ڕابردوودا ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی لە زۆر ناوچەدا پاشەکشەی کردووە پاش ئەوەی دووچاری ژمارەیە شکستی لەشکری بۆتەوە لە عێراق و لە سووریاشدا. بەردەوام ئەم ڕێکخراوە تێرۆریستیانە جێی مشتومڕ بوون لە هەردوو سۆنگەی پێکهاتن و لە ناوچوونیشیانەوە. کورد کۆنەکشنی ئەمڕۆ میوانداری نووسەر و لێکۆڵەر هۆشەنگ وەزیری دەکات. کاگۆشنگ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و دەست بەجێ بۆ پرسیارش لەگە جەنابتا دەست پێ دەکەم. ئەم شکستانەی کە لە ماوەی ڕابردوودا بەسەر داعشدا هات ناوچەی زۆری لە دەستدا وەکو سەرکردە لەشکریەکانیش ئاماژەی پێ دەکەن. ئەکرێ ئەمە سەرەتایەک بێ بۆ کۆتایی هاتن بە داعش؟ بەڕاستی کورتەوەڵام بۆ ئەم پرسیارە ئەوەیە من تەسەوەڕ ناکەم ئەم دۆڕانانە کۆتایی تەواوی داعش بێت وەکو دەوڵەتی ئیسلامی. بەڵام سەرچاوە سەربازەکانی ئەمریکا و زۆربەی سەرچاوی سەربازی لەسەر عەردا باسی ئەوە ئەکەن کە داعش 47 تا لە 150 ئەو منطقانەی لەدەستداوە کە لە 2014 ئەعلانی کرد وەکو دەوڵەت. هەروەها ئەگەر سێری کوشتنی یاخود خەسارەتی بەشەری داعش بکەین، داعش لەم ماوەی دواییدا دەوڵەت ئیسلامی لە ماوەی دواییدا قادە گەورەکانی خۆی لەدەستداوە، شیشانی لەدەستداوە، پێش 2 ڕۆژ محەممەد عەدنانی لەدەستداوە. بەڵام ئەبێ ئەمە سێری ئەوە بکەین ئەمانە هەمویان ئاماژەن بۆ کۆتایی بەهێنان بە دەوڵەتی ئیسلامی یاخود داعش؟ نەخێر. لەبەر ئەوەی بەڕاستی ئەمە لەوانەیە کۆتایی بێ بۆ ئەو دەوڵەتی کە داعش دروستی کردو 2014. بەڵام ئەمە کۆتایی نی وەکو ڕێکخرا، وەکو ئایدۆلۆجیا، وەکو فکرە، تا هەتا گرفتە گەورەکانی سیاسی عێراق بمێنێت داعش لە ناو ناچێت ئەمێنێتەوە. ئێمە تۆڕە تێرۆرکارەکەی ئەلقاعیدەمان بینی گەیشتە ئاستێکی ئێجگار لاواز و کاریگەریەکی ئەوتۆی نەما ئەوجا داعش دروست بوو. ئەگەر داعشیش بە هەمان ڕەوشدا بڕوە متمانە چییە کە داعشێکی تر دروست نەبێتەوە؟ تاکە متمانەیەکی سەرەکی بۆ ئەوەی داعشێکی تر دروست نەبێتەوە ئەوەیە گرفتە سەرەکیەکانی عێراق. بەڕاستی گرفتە سەرەکیەکانی عێراقی شیعە و سوننە کە سەرەچین لە منطقەکەدا حل بکرێتن. بەڵام تا چەند ئەتوانرێ ئێستاکە باسەوە بکرێت کە لە سووریا، لە عێراق، لە شوێنەکانی تر ئەم گرفتە سەرەکیانە حل دەکرێتن. بەڕاستی ئاماژەیە چوان نییە. دوایەکە ئێمە کە باسی داعش دەکرێتن ناتوانێت ئێمە باسی داعش بکەن تەنیا لە سووریا و لە عێراق. داعش ئێستا کە پەلوپۆی خستۆتە ناو لیبیاوە، خستۆتە ناو یەمەنەوە، خستۆتە ناو شوێنەکانی ترەوە. داعش تا چەند شوێنی خۆی لەدەست بدات لە عێراق و لە سووریا و لە لیبیا ئەوەندە زیاتر
چالاکیەکانی خۆی ئەوە دەکاتن لە دەرەوەی خۆیت لە ئەوروپا و لە ئەوە باسی تەقینەوە و تێرۆریست دەکەم. یەکی لە پرسیارەکانی ترکا کۆشنگ ئەوەیە عەقلی سەلەفی لە پشت ئەم ڕێکخراوە تێرۆریزمانەوەیە. ئەم فکرکردنەوە سەلەفیزمە ئەوەی سەلەفی جیهادی پێ دەڵێن خۆی نۆژەن دەکاتەوە لەگەڵ تێپەڕبوونی کادا یا لە قۆناغی جیاجیادا ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە کە خۆی نۆژەن کاتەوە. بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر قورسە لە لەحظەی یەکەمی دروستبوونی سەلەفیەتەوە لەسەر دەستی ئەحمەد بن حەمبەل با بڵێن لە کاتی خۆی یەکەم لەحظەی دروستبوونی سەلەفیەت بە دژ بە عەقڵ دروست بوو. دش بە شیعە و معتەزلە و کەلامیەکان و فەرقەکانی تر کە زیاتر ئیمانیان بە عەقڵ هەبوو دش بە نەقڵە. سەلەفیەت ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ سەلەف. بەڵام ئەوە ناگەێنێت کە سەلەفیەتیش عەقڵی خۆی بەکار ناهێنێتن بۆ ئەوەی لەگەڵ هەموو شوێنەکانە بگونجێت. سەلەفیەت وای ئیسپات کردووە کە قودرەیەکی زۆر گەورەی هەیە بۆ بەردەوام بوون بۆ خۆگۆڕین. ئەگەر تۆ سەیریکەی سەلەفیەتی ئوسامە و سەلەفیەتی زەرقاوی و سەلەفیەتی ئەبوبەکر بەغدادی ئەمانە لە لەحظە و لە گۆڕاندانە. بەڕاستی من ئەمێ جملەیەک بڵێن ئەوانەی خەتەر بێتن. بەڕێی من قودرەتی سەلەفیەت بۆ خۆگۆڕین و بۆ ئامادەکردنە ژینگە جیاوازەکاندا لە قودرەتی کاپیتالیزمە چێڵ ئەسمان لە دەستێ بۆ خۆنیەکردنەوە. بڵێ تا حدێک سەلەفیەت لە گۆڕاندایە و لە خۆ گونجاندا لە ژینگە جیاوازەکان لەگەڵ ئەو ژینگە جیاوازانی کە کاری تێرۆریستی یا کاری تونڕەوی تیادا بەتەکید خاستە لە سونەکاندا لە مەنطقە سونەکاندا. بەڵێ پرسیارێکی کەم هەیە ینی ئێستا زۆر باز لە قۆناغی پاش داعش دەکرێت مەترسیەکانی داعش ڕەشەکانی داعش ئەمە نەبووە مایی یەکخستنی بۆ نمونە گوتارێکی کوردی چۆنێتی بەرەنگاربوونەوەی داعش ینی ڕوانینی جیاجیا هەبوو لەسەر بەرەنگاربوونەوەی داعش هێزە کوردیەکان نەبوون بەیەک لە قۆناغی پاش داعشدا پێ دوایە ئەو هێزە کوردیانە گوتارێکی هاوبەش بێنە ئاراوە پێکەوە تا بتوانن بەرەنگاری هەر هەڕەشەیە هەر مەترسیەکی تر ببنەوە. زۆر قورسە بەڕاستی قانونێکی یاسایکی زۆر ساکار و سمپڵ هەیە لە سیاسەتە ئەویشەوەیە کە لە دوژمنی هاوبەش ئەتوانێت بەرەکەی تر یەک بخات. بەڕاستی ئەمە کە لە 2004 ڕوونێدا لەناو کووردا کە داعش 25-30 کیلۆمەتر دوور بوو لە هەولێرە لە پشت مەتاری هەولێرا بوو. ئێمە لە لەحظەیە لەو لەحظەیە بینیمان چۆن کورد زیاترشتر دابش بۆ زۆر بە قورسی بینیمان شەڕەپە ڕۆمان بینی ئەو جارێکتر بینیمان حزبێک ئەتوان هەیمەنێتی خۆی زیاتر ئەوە بکاتن بەسە حزبێشتر بەس هەموو مؤسساتی دەوڵەتە. من هەمیشە وتومە داعش لە پردەیەکە ئەچێت لەسەر شانۆ پردەی شانۆ پردەیەکە پیس و پەخلاوەتەکان ئەشارێتەوە بە تەسەوڕی من بەرحەلەی پاش داعش قۆناغی پاش داعش قۆناغێکی زۆر قورس دەبێت نەک تەنها بۆ کورد بۆ سونە و بەڵێ کاگۆشان زۆر سپاسە دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەکەم. شەڕێکی قورس لە ناوچەی شەهبار ڕووی داوە لە نێوان جەیش سووار و هاوپەیمانەکانی و تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. لە ئاکامدا 3 گوند ئازاد کراون وەک پامنەری دەنگی ئەمریکا دەڵێ هێشتا شەڕ لە هەندێک گوندی ناوچەکە بەردەوامە. بە هەفکاریان ناوبەرە 14 گروپین گرێدایی جێش سووار شەرەکی دژوار لە دژی رێخستنا داعشێ لە هەرێما شەهبای قەومە. قمنا في تحرير قرية أم حوش ما قد أم حوش وحرب الجداس داعش رزگار کرد با آلیکاریا جیش سوار و کمیتا لشکریا باب نها پفچون لدورا گوندن تلقراح بردوامن به ویا خود امد سوری جداس داعش رزگار بکین. جبر تقینن دمالان دا هاتنه چاندن جالیه رخصنا داعشی با ام نکارین در باسی هندربانا لی خویای اف دبرک لشکری بو هجمارک کم جوالاتیان لگنده ام حوش هاتن دیتن. جبر مترسيا وقراندنا داعشي ولاتي نويرين بآخذينا كانوا يمنعوا الدخان وان جگاره قدغه دکرن جنان دیویاجلین رشل برخوا کربان و هر کسی که کفری دان داعشی او سرجه دکرن وان امفیری آیات قرآن دکرن و دیویابو ما ازبر کربانه ده چند ساعتن کو امل انیا شرمانه فروکه دگری اوتوباران دکر پرانیا لشکران نزانن فروکه گریدایی کجان آلینه صرنا سنه اول ساله که او هول ددن حرب رزگار بکن ام دگل کمیتا لشکریا با پری کفتین کو به هفرا حرب رزگار بکن آگاهی بومهاتن کو العدنانی لوان دوران حتا کشتن سه گندن گریدایی شهبای هاتن رزگار کرن ام حوش ام قرا هر وها گنده حربله حیانها شهر بردواما و دنگی بون بیان تی بهیستن
أمينة مستو جي جندي حربلي جريداي شهباي دنجي أمريكا و لی چهارشنبه بوری هیزین سوریا دموکرات لباجار منبج زندان جدید کمال دولت اسلامی داعش بو گرتن و اشکنجه دانا جنان بکارت اینا شرفان انجمن باجار منبج دبیجن داعش او زندان جی جبو مبستن سکسی جی بکار اینا چکدارن کمال دولت اسلامی داعش او زندان دانا بو جبو اشکنجه دانا جنان و جبو مبستن سکسی بکارد اینا زندان جده جورین پچوک پیکاتبو تایبت بو جبو زندان کرنا جنین فرمان داعش رد کر و گه ند دارن ماین وان اكتشفنا سجن لدواعش سجن نسائي ما زندانك داعش دید جورن اشکنجه دان خرابترین شیوه اشکنجه خود جوان نرازی بید شرفان انجمن منبج گوتا تلفزیونا عرب 24 وان حبن آزراندنا سکسی دی زندان دادیدنو چند کرستین دی كان في حب تهيج دوی زندانی دا محبن بهوش کرنا جنان دیتن حبن ریگریه لدوجوانی بون شکر امگهشتی نوی جهه و شارتی کو بزحمت بو کز بگهته او جی بسایا انجمن منبج یه لشکری انجمن لشکری منبج باجار جدست داعش درخست او هیز پشککن جه هیزین سوریا دموکرات بربراتی کرنا هیزین کردان و بپشتوانی کرنا امریکا کرتنا باجار جی مزنترین شکستنا داعش بو جمها هفت یا پاروره جبرکو او ریکا سنوری ترکیه دگل ناوند خلافتا بناو دولتا اسلامی للرقه و ایرو لبغدای تقینک مازن د جبل خانه کاموشا کان دابو جدرین پولیسان دیبیجن آگره کی مازن بربو و جبل خانه لرنده کاپرانی شیعیان لروشلاتا بغدایو ج انجام ویجی تقین مازن بون دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان جارێکی تریش جەخت دەکاتەوە لەو پەیمانەی داوێتی بۆ ڕێگەگرتن و بەرەنگاربوونەوەی کۆچبەرانی نایاسایی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەرچەندە بڕواوە هابوو کە ئەو تۆنەی هەی بۆ بەرامبەر بە کۆچبەران هێوری بکاتەوە. ڕۆژی چوارشەمە دۆناڵد ترامپی کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا پلانێکی دەخاڵی ئاشکرا کرد بۆ ڕاگرتنی هاتن ناو ئەمریکا بە ناقانونی و ڕەوانەکردنەوەی کەسانی تاوانکار و بەڵێنەکەی دووپات کردەوە کەوا مەکسیک خەرجی بۆ سازکردنی دیوارێکی نوێ لە درێژایی سنووری باشووریدا بین دەکات. هەلێرەکردنی پاڵێوراوی دموکراتەکانش هۆشداری بە دەنگدەران دەدات. ئێستا ترامپ خەریکی خۆڕێخستنەوەیەتی بەڵام بەوە هەڵنەخەرەتی بەندێکی کۆنی مەکسیکی هەیە دەڵێت پێم بڵێ لەگەڵ کێ بڕێدا دەڕۆی ئەو سامن پێت دەڵێم تۆکێ کەوا بوو ئێمە دەزانین ترامپ کێیە. ترامپ لە وتارە هەستیارەکەی شەوی چوارشەمە لە فینیکسی ئەرزۆنا لەو زنجیرە ئامانجەی کە خستیە ڕوو دەستپێکی بە بەڵێنە سەرەکیەکەی بوو بۆ سازکردنی دیوارێک بە درێژایی 3200 کیلۆمەتر لە سنووری نێوان ئەمریکا و مەکسیک. مەکسیک 100% باجی دروستکردنی ئەو دیوارە بربەستە سنووریە دەدات ئەوان ئێستا درکی پێ ناکەن بەڵام دەرئەنجام لەوە تێدەگەن. ترامپ بەڵێنیشی بۆ سازکردنی هێزێکی نوێی تایبەتدا کەوا هەموو ئەو کۆچبەرانەی ناقانونی لە ئەمریکاوە ڕەوانەی وڵاتی خۆیان بکاتەوە. سەرتۆپی جێبەجێکردنی بایەخەکانمان مەسەلەکانی نەهێشتنی تاوانکاران و ئەندامانی باندەکان و هەڕەشەی ئاسایشی و درێژکردنەوەی ماوەی ڤیزە و خەرجەکانی گشتی لە خۆ دەگرن. وتارە تونند ئامێزەکەی ترامپ بە پێچەوانەی تەواو دەرکەوتنەکەی ڕۆژی چوارشەمە بوو لە دەمی کۆنفرانسێکی هاوبەشی ڕۆژنامەوانی لەگەڵ سەرۆکی مەکسیکی لە شاری مەکسیک. ترامپ بە پەیامدەرانی گوتخۆی و پێنیێتۆ ئەویان باز نەکرد کە ئەمریکا یان مەکسیک خەرجی بۆ دیوارە پێشنیارکراوەکەی دابین دەکات بەڵام لە زنجیرەیەک پەیامی تویتەردا سەرۆکی مەکسیک سوور بوو لەسەر ئەوەی کە بە ترامپی گوتووە وڵاتەکەی خەرجی سازکردنی دیوارەکە نادات. وەزیر پێشووی دەرەوەی ئەمریکا هەلێری کلنتن ڕۆژی چوارشەمە بە کۆمەڵێک سەربازانی دێرینی گوت کەوا سەردانە بە پەلەکەی ترامپ بۆ مەکسیک نیشاندانێکی باشی ڕێبەرایەتی نەبوو کە سەرۆکێکی ئەمریکا پێویستە هەیبێت. زیاتر لە وێنەگرتنێکی یادگاری دەچوو پێویستی بە هەڵوێستێکی نەگۆڕ و جێی متمانە هەیە لە ڕاستیدا هەروەک سازکردنی پەیوەندیە تایبەتیەکانە خەڵک خوازیارن ئەوە بزانن کەوا دەتوانن پشت بە تۆ ببەستن ئەوە بزانن کە ڕۆژێک شتێک دەڵێیت و شتێکی دیکە تەواو بە پێچەوانەوە لە ڕۆژێکی ترا بڵیت. ترامپ گوتوویەتی دراوسەی ئەمریکا لە باشوور کارەکانمان دەدزێ دەستگەرێشکەرانی سەرناموس و تاوانکاران و قاتیلان ڕەوانەی ئەو دیوی سنوورەکەی دەکات و هەروە کارەکی ئەو تۆ ناکات کۆچبەرانی ناقانونی ڕابگرێت. حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.
و FBI ئاژانسا لیکۆلینên فیدرالیە ئەمریکا ترسا خەتەرێکادی لەسەر سیستەمی هەڵبژاردنان لە ئەمریکا بەرچاو دەکا. هۆشداریە FBI سەبارەت نافنویسینکردنا دەنگدەرانە لە ئۆستانên ئیلینۆی و ئەریزۆنا وەک جارانژی گومان لەسەر رووسایە. بێریشن داغیên internetê êrişkerên internetê 200,000 agahiyên nepeyînî yên dengdarên eyaleta îloneyî û destxistine. Lê kar bi dest bibêjin tê qaydên wan nehatiye guhertin yan jin jêbirin û karbidestên eyaleta Arizonayê got êrişek li dij sîstema wan çê nebûye. Ger Rusya li piş wan êrişan be divê ev ceribandineyekê bû hilbijartina meha 11 an jî piçikirina baveriyê armaşkirine. Dibêje James Andrew Lewis biriya Skype ji navên delekoyên stratejî û navnetevê. One of the Russian goals is to just create یەک ji armancên Rusya ev e ku nezelalî û guman li ser prosesê hilbijartinê ava bike û ev jî dibe alîkar tevî ku ev benegirtî jî. Loma armanca waniya serekî ev e ku derbare ewlehiyê prosesê hilbijartinan guman li ba Amerîkiyan çêkin û karekî baş jî Karbidestên xwe cihî ne federal hilbijartinan birêve dikin û di seranser Amerîkayê de 7,000 herem hene û her yek bi alav û prosedûrên cuda karê xwe dikin. Ji ber vê pispor dibêje müdaxaleyekî fireh zehmet e lê pêşbirkên wiha de gendelî dikare derkeve holê. Dibêje Timothy Karen biriya Skypeê ji zanîngeha Notre Dameê. My sense is that there's going to be certain races من هەستێک وەها هەیە و دێ هەندێک هەلبەرین دوارێ ێریشن ئەلەکترونیدا پێک بێن. ji bo vê pirsê çareseriyek navêniya di encamê dengdanê da tê xwestin. Lê ev jî dê hewcedarî li dîvçûnên yasayî bin û dê demek dirêj bikêşe. Pispor dibêjin hem tedbirên evlehî baştir dibin hem jî agahdarbûna li dijî wan gefan. Îsal nêzîkî 3 ji 4 sindikên hilbijartina Amerîkî de vê agahiyên nivîsî amade be ger li ser gendelî û hêlê pirs derkeve. Hikûmeta federalê difikre ku daxuyaniyekî belav bike ku tê de bêje sîstemên hilbijartinê ji bo evlehiyê netewê bingehekî giring e dibêje berdevkî qesra spî. Divê rolekê zêdetir bi pisporên hikûmeta federal re bihête dan. Daku bikarin alîkariya rêveberiya tora hilbijartinan bêtirs bikin. Lê ji ber ku çend hefte maye bû hilbijartinê pispor dibêjin pir vext nemaye got evlehiyê xurttir bikin. هەروە دێو باسکردنی بەرژەوەندی هەبوونی لەشکرێکی ئەوروپایی لە نێو وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپادا زیاد دەکا. وەک فرانک والتەر وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە میانەی کۆنفرانسێکی هاوبەشی ڕۆژنامەوانیدا باسی کرد لەگەڵ سکرتێری گشتی ناتۆدا لە بەرلین. پێکهێنانی لەشکرێکی هاوبەشی یەکێتی ئەوروپا لەلایەن سەرۆکوەزیری کۆماری چیک و سەرۆکوەزیری هەنگاریاشەوە پشتیوانی لێ دەکرێت. و گەمیەکە دەفعاوان یا ئیتالی بێ 931 سواران و گەشتە بەندەرێ ساردینیان سوارین گەمیە دەفعاوێن لیبیا هاتنە ڕزگارکردن لە چەند ڕۆژین بۆری ئاژانسا پەنابەرانیان نەتوێنی گرتی دەبێژە لە دەمێ ساڵێکێدا 3167 کەس یان مرنە یانژی بێسەروشێن بوونە لە دەریایە نەڤەڕاستدا کوژ وڵاتی ڕۆژهەڵاتە ناوین و باکوورە ئەفریقا بەرەف ئەوروپا بە قایغان پەنابەر دەبن. و هاژوتنا قایغان یا بکۆمەڵ لە واشنگتن تۆڕەکە و گەلک کەس ji بۆ دەرباسکردنا دەمێن خۆش و ڕەڤینا خەمان ڕوو دکەنێ ئەگەر چی هەنێک جوانژی خۆ ئامادە دکن شیانەخوا یا ڤی ڕەنگە وەرزشی بەکاربینن ji بۆ بەرێکانیان. ئەم بەلەمە بچووکانە ڕۆژانە لەگەڵ موسافری جیاواز ڕووباری پۆتۆماک دەبڕن ئیدی هەریەکە و بە هۆکارێک حەزی بە سەوڵ لێدانا. بۆ من پشوەکە یەکجار خۆشە حەز بەوە دەکەم مێشکم زۆر ئارام دەبێتەوە ئامادە دەبم بۆ کارکردنی ڕۆژانی داهاتوو. ئەمە دوورکەوتنەوەیەکە لەو هەموو فشارەی ستایلی ژیان لە نێو واشنگتن دیسی. لەبەر ئەوەی ئەم کۆتا ڕۆژی هەفتەیەتی لێرە هەموو ساڵێکە بەسمە لەوە دەکرد کە بین بۆ ئێرە سبەینە ئەو سەفەر دەکات بۆ ئیسپانیا ئەگەر ئەمڕۆ نەهاتینایە ئەوە لە کیسمان دەچوو. لە هەر کوێ ئاو هەبێت ئاوەدانیش هەیە ڕووباری پۆتۆماکیش هەروای کردووە ئاوەدانی خستۆتە ناوچەکانی مەریلاند و ڤێرجینیا و دیسیەوە. ڕووبارەکە بووەتە بەشێک لە ژیان ئەوانەی بۆ بەسەربردنی کات و وەرزش ڕووی تێەکەن ئەوانەش دەیکەنە جێگەی ژوان سەرچاوەیەکی داهات و بژێوی پەیداکردنیشە. ڕووبارەکە بووەتە سمبولێکیش بۆ سازگاری ژینگە
لەم دەڤەرەی خۆیدا. من ئەو گەشتانەی لەگەڵ قوتابیەکانم دەیکەین بۆ ئێرە بووە بە هاوڕەکانم ڕاگەیاندووە کارێکی خۆشە پێیکەوە ئەو گەشتە بکەین بەر لە دەستپێکردنەوەی خوێندنی زانکۆ. منداڵەکان چەند ڕۆژێک پشووی هاوینیان ماوە ماوەیەکی تر سەرقاڵ دەبنەوە بە خوێندن. ئەم باوکە دەخوازیە چیرۆکی ئەو گوزەرکردن پیایدا چیرۆکێکی دیکەی منداڵەکەی بێت بە چوونەوە بۆ قوتابخانە لەگەڵ منداڵەکانی تردا هاوبەشی بکات. دەرفەتێکی باشە کە ڕووبارێکمان لێرە هەیە کە بیتە دەرەوە لێرە شتی تر ببینین و لەگەڵ منداڵەکەم ڕووبارەکە ببینین بە تایبەتی لە ڕووبارەکەەوە مانیومنتی واشنگتۆن زۆر جوانە. کۆلیا بەلایەوە گرنگ بوو بم با سواری بەلەمم کات نازام چی ڕوودەدات وا دەزانم لە گەشتێکی گەنجانەدام. لە زۆر شوێنی دنیا ئاوەکان هەن بەڵام بەکارهێنانی جیاوازە لە شوێنێک دەبێتە جێگەی ژیان و قاقا و پێکەنین و چیرۆکی نوێ لە شوێنی تریش دیمەنەکان جیاوازە. لە حەبەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی. جیهان لە خۆ ئامادەکردندایە تا ڕۆژی چواری ئەم مانگی نوێ لە مەڕاستیمێکی تایبەتدا نازناوی کەسایەتیەکی پیرۆزی ئاینی بدرێت بە مادەر تریسا کە خاوەنی خەڵاتی نۆبڵیشە و ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ یارمەتی و کۆمەکردنی هەژاران و لێقەوماوان. لە کراسە ڕەنگ سپێنەریدەکەی کە بە هێڵی شین دەوری دراوە مەدەر تێریسا دەستی بەکاری پەیامبەری کڵێسا بۆ کارەکانی خێرخوازی کرد بە مەبەستی یارمەتیدانی هەژارەکان لەسەر شەقامەکانی کەلکەتا بەڵام زۆر بە خێرایی پەیامە ئاینەکەی لە سەرانسەری جیهان بڵاو بۆوە. سستەرنیشی یەکێکە لە 4 ڕاهیبەی تری ئەم خانووە بەڕێوە دەبن لەسەر شەقامی ویلەر ستریت لە واشنگتن. هەموو ڕۆژێک جگە لە پێنجشەمان خواردن ساز دەکەین. ڕاهیبەکان خواردن ساز دەکەن و ژمارەیەک خۆبەخش دێن بۆ خزمەتکردن. هێندێ ڕۆژان بۆ خۆیان دەیانەوێت خواردن ساز بکەن و دەیهێن نێرە. کاژمێرێک بە دوایدا دەستیان بە نوێژ و نزا کرد تەنها بەر لەوەی خواردنەکە بخەنە بەردەست ئەوەی خۆبەخشەکان سازیان کردهبوو. لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا هۆستن ڕۆبرسن ئەندامی دەستگای پیتەر کلایڤەر کاری خۆبەخشانە لە مانگی جارێکەوە بەرەو هەفتەی جارێک زیاد کردووە. زۆربەی جار خواردن ساز دەکەم لە ئامادەکردنی یارمەتی دەدەم هەنووکە ئێوە لە کاتم بۆ خاوەنکردنەوە دەگرێن. ڕۆبرسن دەڵێت تو هەچ پیاوی یاژنێک هەڵدەسەنگێنی لەسەر بنەمای ئەوەی چۆنی تی مامەڵە لەگەڵ کەسانێکی دی دەکات کە کەس داکۆکیان لێ ناکات. مەدەر تریسا ئەو دەنگە بوو بۆ ئەوانەی دەرفەتیان نەبوو هێشتا کارەکانی لە ڕێی خۆیبەخشانی وەکو هاستنەوە و کەسانی تر بەدی دەکرێت. مادەر تریسا لە ناو هزری هەمومان دەژیت ئەو نمونەی مەسیحێکی کاتولیکی نیشاندای. کەسانی هەر هەژاری لە ئامێزگرتن و بە شکۆمەندیەوە مامەڵی لەگەڵ کردن. ئێمەش لێرە ئەو کارە دەکەین بە شکۆمەندی مامەڵە لەگەڵ هەموو کەس دەکەین بە چاوی سووکەوە تەماشای کەس ناکەین. لە ساڵی 2003دا مەدەر تریسا لەلایەن پاپەسان جۆن پۆلی دووەمەوە وە کەسایەتێکی پیرۆز ڕێزیلێنرا هەرچەندێک وەک کەسایەتێکی جیهانی ناودار لە کاری خێرخوازیدا کە لەلایەن ڕێبەرانی جیهانەوە پێشوازی لێکرابوو بە ملیۆنەها کەس خۆشیان دەویست هێشتا ژمارەیەک رخنەی لێگیرا بوو کە گوایە بە شێوەیەکی نابەجێ کۆمەکەکانی بەڕێوە دەبرد و بە دوای ناوداری دەگەڕا. ڕخنەکان لە ئارادان بە شێوەی ڕاستەقینە لە بەرچاو گیراون بەڵام لەلایەن کڵێسەوە بە هێند وەرنەگیراوە چونکە کارەکانی بە شێوەیەکی سەرەکی کاری خێرخوازی و چاکە بووە نمونەیەکی سنگین بووە بۆ خەڵکانی تر لەسەر ڕێوشێنی بڕۆن. بەڵێ نمونەیەکی باش بوو بۆ کەسانی وەک سیستەر لیونارد کە لە ساڵی 1970دا چای بە مەدەر تریسا کەوتبوو لەو دەمەی ئەم سنتەرەی کردبەوە. میراتەکەی بۆ ئێمە ئەوەیە ببینە ڕاهبەکی دڵنەرم و بەبەزەی و شەوقی خۆشەویستی خوداوەند بۆ جیهان. تەمەنی مەدەر تریسا دەبووە 106 ساڵ گەر لە ژیاندا بمایە. ساڵیادی لەدایکبوونی لەم سنتەرەیە کرایەوە کە برسیەکان تێر دەکات و یارمەتی ژنانی دووگیان دەدات کە شوێنی تریانیە ڕووی تێبکەن و لانەیە کە بۆ پرۆگرامێکی قوتابیە لاوەکان کە یارمەتیان دەدەن لە جێبەجێکردنی وانەکانیان. نهر کەس بەڵێن دکارەوە کوێ خانمی دلفرە بە بکارە بە خزمەتی بکە قوربانیان بدەش بۆ خزمەتە مرۆڤانیە بێشە لە کەسایەتی هەرە گرنگەکانی جیانیش دانراوە. جا تا ڕۆژی سێشەمەی دات و کورتکۆ نەکشنێکی نوێ هەر شاد بن. خدا حافظ.